ئەوەشی کە خەرەبۆ کاتەوە بێ شارەزای هەبێ کاکە. لە دوێنێەوە تیمەکانی شارەوانی هەستاون بە لابردنی پاژماوەی بازاڕی دارەستاوەکە کە بەهۆی ئاگرەوە کە زۆرێک لە دوکانەکان سووتە پاشان بڕیاری قەرەبووکردنەوەیان بۆ درا. منەچمە لای هەندێک لەو دوکاندارانە بزانم دۆخ و گوزەرانیان چۆنە بە نیازی چین تا چەندێک قەرەبۆکەش لە ئاستی زیانەکانیانە. سڵاوتان لێبێ کامە دوکانەکەی تۆیە؟ ئەم دوکانەیە. ئەم دوکانەیە. ئەو قەرەبووی کە بۆ نووسراوە لە ئاستی قەبارەی زیانەکانی تۆیە؟ من ئەگەر بڵێم کەمە لەوانەیە کەم نەبێ بڵێم زۆر نییە، بەڵام ئێمە ئەم ریزە دوکانە ئەزانین یەکتریش هەموو بەڕاستی هەتا لەم سەرەوە سەر من دوکانەکان ریزەکەی خۆم ئەزانم تا چەنی تیا و چییە و قەبارە و پارەکەی چەنە قیاسەکەی چەنە، بەڵام من بە دوکانێکی ناوە چ شتێک ئەزانم نازانم، بەڵام بە ئەوەی کە بە موازنی عەقلی ئەمە بەتین هیچ ئەم پارێز کە خەڵک باسێکە ئەمە من ئەمنم سوتاوە منم سووە ئێمە ئەگامە لێ نییە، بەڵام بواژ نییە شتەکە. ئیسە من ئەم دوکانانەی مازانی شەرمانە، ئیسە من نەزانم کاک فەریدون ئەم ڕیزە ئێمە بەیەکەوین تقریبا تۆ چەندێک لە دوکانەکە تا بۆ پێی مەزانەی خۆ ئەگەوە کوشتی ناو دوکانەکەم هەر بەعی دەفتەرێک دەوەرەقەیە. چەندە بۆ نووسراوە؟ 10 ملیۆن. بەڵێ یعنی مە کەمە بەنسبەت تۆ؟ وڵای تر ئەوەیە من ئەوەیە کە پێموتیەوە بە شتەکانمە ئەوەش ئەوەیە کە بۆم نووسراوە، ئیسام کە پیاوە خۆی زانێ چەنە، ئێمەش تقریبان ئەویش هەزار شتەکانی من بای چەنە، ئەوە دراوسێ من ناتوانم من نیسا بڵێم خۆ بێ شتێ بڵێم کە لە ئەخڵای ئینسانە بێ ماقولە من بڵێم 50 ڕقم لە ژوورەوە بەسووتەوە، ئەمە شتێکی ناماقولە، کەسێک نییە بڵێ ئەمە ئیسەوە دراوسێمە کاکسدیقەوە کاکامەران ئەزانم شتەکان تقریبا ئێمە یەکتی ئەزانی بای چەنی تایە. باشە چۆن خەمڵان نییە بۆ کرد لیژنەکە؟ وەڵڵی لیژنەکە ئەگەر بڵێم خواوەکیلی و تەقریبا خواوەکیلی بوو، کابرا هاتۆ لێڵێ بای سی دەفتەر شتم سووتاوە لیژنەکەش تی بکاڵێ ئەوە 20 ملیۆن 40 ملیۆنە بۆ نووسی، هاتۆ سەیری کێڕی کردووە بە موازنەی من وتومە دوایی دەفتەرێک بای دەفتەرێک و دەوەرەقە وتێت تقریبا 10 ملیۆنیان بۆم نووسیەوە، ئەوە یعنی بڵێ شتەکە قیاسەکە مەزبوط نییە، ئیسە پیاوێکی ئەوم کابرایە ئەمە دوکانەکەی زۆرە بەخوا بای دوو دەفتەر شتی زیاترە، دراوسێمە من نەزانم شتەکانیم بینیوە شایەتی ناقی بوو بم، بەڵام ئەوەی ڕاستی بە دراوسەکان نەزانن من ئەم ڕیزەی خۆ مەزانم، بەڵام ڕیزی ناوە نازانم، بەڵام هەرچ کەسێکیش ئەو کەسانی کە داوای قەرەبۆکەن بە شتێکی ئەقلانی بیکەن بە شتێک بە ماقولێت، ئەوەشی کە قەرەبۆ کاتەوە بێ شارەزای هەبێ کاکە تۆ دووزنێ بێنی کە هیچ شارەزایەکی نەبێ ئەمە من نازانم خۆ ئەبێ شتێک شارەزایی لەو قەرەبووکردنەوە بێ. ئەمە لێبەوە هەیە کە بە نزیکانە وەریبگرن و ئەساکەی دامەکرێ؟ وڵی تر خۆ بڵێم چییە وڵی وەکو ئەڵێن ئەگەر بە سەری ئێمە و تێگانە بێ ئەوە میشکردنەوە ئەمەی کەیسە کردوانەی شێکی باش و بە سەریاتن بەدەم خەڵکەکە وەست ئەم شەڕە و شتاڵەشی تاڵیان لا بردووە بەشکمی شەڵا قەرەبۆکە داوە سەریێ دەسەکانە خۆش بێت تۆ چەندێکە بۆ نووسراوەکو قەرەبوو؟ وەڵام من 15 ملیۆنم بۆ نووسراوە بە تەقریبی چەند تیا وەڵڵاهی ناڵێم دوکان وەکو شتی تر نییە، ئەو شارەزایی دوکانیە بێ ناتوانێ بڵێ بای ئەوە نەبووە، شکایمە 25 ساڵە لەم ناوەیە شتێن بۆ ناو دوکان و شیشی لێفرۆشین، بەڵامی تر هەرەکەی بە نوعەکە سای من کۆسەرۆدرێلی ئەوروپیایی کاک جەزا سەتەلایتایی ئەویشی موبەریداکە ئیتر نازانی بەڕاستی بەس تقریبا دوکانەر بەردەوام حسابی خۆی ڕائەگرێت، ئێوە چۆن نازان کە ناتوانانی دوکان ناتوانانی دوکان ڕاگری بەڕاستی دوکان ڕۆژانەیە ژیانێ لەسەر ئەو دوکانەیە ناکرێ ئێستا من بۆ نمونە 500 پارچی تیا نازانم ئەوە سعری چۆنەوە چۆن هەمووی بکەم بە قایمێک و بینوسم ڕۆژانە لێ فرۆشمەوەی کردمەوە یعنی تاکید بە بەس تقریبا من بە ویژدانی خۆم دامناوە بەخوا لەوا چێ زیاتریش بێ بەڵامەر تقریبا 15 ملیۆنیان نووسیوە چنێک بە ویژدانەوە دوکاندارەکان نرخی قەباری زەرەکان وڵای واکەوێتە سەر خۆیان دڵنیابە بەو خوایە وا باشە بە ویژدانەوە داینێن ناکرێ ئیتر خۆ حکومەتیش بە وڵای چاوساغە ئیتر خۆەوە نییە بڵێ نەزانێت بەخوا بۆ نمونە ئێستا هەموو دوکانێک بێن سێری کە نەزانەوە دوکانە بای چەندی شتیایە یعنی پسپۆڕیش بۆ ناڵێم پسپۆڕ نەبوونەوەی هاتبوون وەڵا پسپۆڕ بوون هاتنە ئازانی دوکانەکان چی و چی نییە بەڵام تر هەر کەسە بە ویژدانی خۆی ئەتر حکومە قەرەبوو دەکاتەوە یارمەتی دەیە باوەڕکە لە ساڵی 91ەوە هەتا ئەم ساڵی 2025 قەت وەکو ئەم ساڵ ئاوە بە کتوپڕی نەهاتون بۆ شاکردن و پاکردنەوەی هەناتونەتە سەر خەت دڵنیابە ئیتر ئێمەژە بێ بە ویژدانەوە بۆ حکومەت ماڵیان ئاوا بێ دەستخۆشیان لەکەین لە کاقوباد و کاگاوادیش بەڕاستی کاگاوات دەورێکی باڵای هەبوو دەستی خۆش بێ زۆر مەمنونی سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەمە ڕای هەندێک لە دوکاندارەکان بوو لە سەبارەت بەو
قەرەبوانی کە بۆیان نووسراوە لەسەر ئەو ئاستی لەو لەسەر قەبارەیە و قەرەبوانە لێرە مام حاجی لێ مام حاجی سڵاوە لێ بێ زەرور زیانەکانی تۆ چەندێ بوو؟ سێب نیبێت سێکەرەستێکاتە چوزانی ئەمە ئەم هەموو زیانەکە چەنەکەک تۆ خاوەنی زەویەکەی بەێ ئەو زیانانی کە بەرێکەوتووە بێ کە خاڵمڵاند بێتێ چەندێ بووە؟ زیانی من زیانی ئەو خەڵکەیە ئەو هەژار و قوربەسەرێکە لەوێ تا شتەکانی بین کردومە چیان زەرەر کردوانی دەرەرەکە منیش کردومە لەگەڵەوە ئەو بەشی غەمیانەکەم و ئینشەڵا هیچ قەرەبوو بۆ تۆ نووسراوە؟ ها قەرەبوو بۆ نووسراوە تۆ؟ بۆ من تاسانە نووسراوە دەستەکانە خۆش بێت سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەمە بازاری دەرەستاوەکەیە کە بەهۆی ئەو ئاگرەی کە لێرە کەوتەوە بۆ هۆی سووتانی 116 دوکان و 8 عەرەبانەی لەفە کە ئەو عەرەبانانە لێ کاری فرۆشتنی لەفەیانە کرد کە لە هەریەکە لە جگەر و مریشک و قیمە و بابەتانیان دەفرۆش کە شوێنی کراوە بوو تا ڕادێک بەڵام دوکانەکان 116 دوکان بوو بە بڕیارێک قەرەبوو دەکرێنەوە بەڵام وەکو لیژنەی کە پێکێنراوە لیژنەیەک لە بەگری شارستانی کە هەستاوە بە نووسینی زەرەر و زیانەکان و پاشان ڕوخاندنی لەلایەن تیمەکانی شارەوانی و قەرەبووکردنەوەی ئەو دوکاندارانە بەڵام هەندێک لە دوکاندارەکان ناڕازین لەو بڕی ئەو قەرەبووی کە بۆیان نووسراوە بۆیە ئەوان باس لەوە دەکەن کە کەسانێکە بووە زیاتری نووسیەوە و کەسانی شەوە کەمیان بۆ نووسیوە.